ئێمە قسەمان تەنها لەسەرم هەڵبژاردنانە نییە، چونکە بەبێ ڕەچاوکردنی ئەوەی چێ لەم هەڵبژاردنانە سەرکەوتوو دەبێت ڕۆژانە ڕەشپێستەکان دەکوژێن و کەس گرنگی پێنادات. گرنگ نییە ترەمپ سەرکەوتوو دەبێت یان بایدن، چونکە هێشتا کەسانێک هەن چەک دژی ڕەشپێستەکان بەرز دەکەنەوە، چونکە لیان دەترسن بۆ هی ڕەنجی پێستیانەوە پێش ئەوەی لیان بترسن بە هەر هۆکاریشی ترکە هەیان بێت. ئێمە لێرەین لە شەقامەکان چونکە یەکسانیمان دەوێت بۆ هەمووان. دەمانەوێت هەمووان هەمان ماف و هەمان هەلیان پێ بدرێت. We are in the streets right now because we want equality for everyone. We want everyone to have the same rights and the same opportunities. And we see that in an America that Biden and Harris are both running together.